سی کەس و سی پرسیار. یەک پرسیار دەپرسین و سی وەڵام وەردەگرین. من زۆر هەژاری بینی ئەوەنم هەژاری بینی و هەتا ماوەم بیرم نا. بیرەوەریەکان جارێکتر نامەوێت مەرگی ئازیزانم ببینم. هەندێک جار هەڵوێستەکان دەمانگرێنن. پێی دەڵێم عەفوو بکە گەر هەر هەڵەکەم کردبی بەرامبەر. بەسەرهات وەڵامەکان پڕە لە پێکەنین. جوانە ئەوە ئێستا دەرێم بەرسلۆنە ئەوێ ڕیالا بوو دەبتە دوژمنە. سی کەس پڕە لە ئەزموونی ژیان و چیرۆکی کاریگەر. ڕەنگە هەریەک خۆی ژیانی خۆی بزانێت چۆن گەورە بوو بە چ مەعاناتێک گەورە بووی. سی لە هونەرمەند و نووسەر و کەسایەتیە ناسراوەکانی کورد لە پرۆگرامی سی کەسدا ببینە. سی کەس بەم زوانە چاوەڕوان بن.